لە هەرێمی کوردستان تاقیکردنەوەکانی پۆلی 12 ئامادەیی دەستی پێکرد. وەزیری پەروەردەش بۆ ئەوە ڕایگەیاند لە تەواوی هەرێم زیاتر لە 170,000 خوێندکار تاقیکردنەوە دەکەن بە تەواوی بەشەکانەوە کە دابەش بوونە بەسەر 2106 هۆڵدا. ئەف تاقیکرد بە پشکداری زیاتر لە 170,000 قوتابی لە تەمامی کوردستان دێتە ئەنجامدان و 2106 هۆڵە ئەزموونی بۆ هەر سێ بەشە زانستیە وێژەیی و پیشەیی لە تەواوی کوردستان هەیە. لە پارێزگای هەولێر بە هەمان شێوە تاقیکردنەوەکان دەستی پێکرد و تەواوی ئامادەکاریەکانش کراوە. بۆ ئەوەش لە پارێزگای هەولێر 38,609 خوێندکار تاقیکردنەوە ئەنجام دەدەن. تاقیکردنەوەی پۆلی 12 ئامادەی بەڕێوەچوو بۆ بەشەکانی زانستی وێژەیی و پیشەیی کە تیایدا 38,609 قوتابی بەشداریان تێدا کردووە کە دابش کراون لەسەر 609 هۆڵی تاقیکردنەوە. تاقیکردنەوەکانی پۆلی 12 ئامادەیی لە پارێزگای سلێمانیش بە هەمان شێوە بە تەواوی ئامادەکاریەکانەوە دەستی پێکرد. لەو پارێزگایە 26,384 خوێندکار کە دابش بوونە بەسەر 439 هۆڵدا بەشداری تاقیکردنەوەکان دەکەن و زیاتر لە 4,000 مامۆستاش چاودێری هۆڵەکان دەکەن. ئەم ساڵ ئێمە لە پارێزگای سلێمانی 439 هۆڵی تاقیکردنەوەمان هەیە بە زانستی وێژەیی و پیشەیەکانەوە و 18,236 قوتابی خوێندکاری زانستیە، 6,836 کەسیشی قوتابیشی وێژەیەکانن و 1,310 قوتابی خوێندکاریشمان هەیە. لە پارێزگای دووهۆکش 26,170 خوێندکار بە تەواوی بەشەکانەوە بەشداری تاقیکردنەوەکان دەکەن کە دابش بوونە بەسەر 520 هۆڵدا. سرورê rêveberiya Giştiya Perwerda Parêzgeha Duhokê ku ev rahikarwekî zanin demjimêr 7 هەر بۆ تاقیکردنەوەکان لە پارێزگای هەڵەبجە 1838 خوێندکار بەشداری تاقیکردنەوەکان دەکەن. بۆ ئەوەش 38 هۆڵی تاقیکردنەوە دیاری کراوە. سەبارەت بە تاقیکردنەوەکان لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەڵەبجەی شەهید 38 هۆڵی تاقیکردنەوەمان هەیە، 1839 خوێندکار بەشداری تاقیکردنەوەکانەکە، 26 هۆڵیان زانستیە، 10 هۆڵیان وێژەییە، 2 هۆڵیشیان پیشەییە و 260 چاودێر و بەڕێوەبەر و یاریدەدەر و سەرپەرشتی پرۆسەکەیەکەن. سەبارەت بە گزیکردنی خوێندکاران لە تاقیکردنەوەکان ئەوە بە گزیکردن بۆ هەژمار دەکرێت، بەڵام ئەگەر هات و مامۆستا بەشدار بێت لەو گزیکردنا ئەوە بۆ ماوەی 6 ساڵ زیندانی دەکرێت و بە هەمان شێوە دوور دەخرێتەوە لە کار و پیشەی خۆی. لەگەڵ ئەوەشدا خوێندکار بۆ ماوەی 3 ساڵ زیندانی دەکرێت. ئەو باندانەشی کە کاری دروستکردنی بلوتوس بۆ گزیکردن ئامادە دەکەن ئەوە دەژیر دەکرێن و سزای زیندانیان بەسەردا دەسەپێنرێت. سیروان حوسێن، کورسات نیوز.